ڕەجەب کاکەی چالاکوان و سەرۆکی ڕێکخراوی میسرا لەگەڵمانە. بەڕێز ڕەجەب زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. جەژنتان پیرۆز بێ. پێم بڵێ ئەم جەژنە چییە و نەریتەکانی چین؟ شەوتان باش. پیرۆزبایی ئەەکەم لە سەرجەم هاونیشتمانیانی خۆشەویست لە ڕێکەناڵەکەتانەوە لە جنابتانش پیرۆزباییتان لێ ئەەکەم. هەروەها سوپاسی کاک مەسرور ئەەکەین و سەرجەم ئەو کەسانی کە پیرۆزباییان ئاراستەمان کردووە و دێمە لای پرسیارەکەی جەنابتانیشەوە کە ئەم دابوونەریتەی ئەم جەژنە چییە؟ خۆی دابوونەریت زیاتر بۆ مەسلەی کللتوری و فەرهەنگی وترێ. ئەمە بنەمای باوەڕی هەیە. دیارە ئاینی ئەمە زۆر کۆنە، ئەگەڕێتەوە بۆ سەردەمی زۆر دێرین و ئێمە خەڵکی ئەم ناوچەیە ڕەسەنی ئەم ناوچەین لە سەرەتای بوونی مرۆڤایەتی و ئێمە لەم ناوچەین. باو باپیرانی ئێمە کە ئێمە درێژە پێدەری ئەو مرۆڤانەین کە بەڕیشە لێرە بوونە و دیارە ئێمە باوەڕەکەمان بەپێی ئەوەی کە مستەشرقەکان باسیەکە نەک باسەکەر بڵێم لەناو باوەڕی خۆمانە چۆنە ئەو بابەتێکی ترە، بەڵام دێمە لای ئەوەی کە چۆن ڕۆژەڵات ناسەکان باسی ئێمەگەلیان کردووە و خەڵکی ئەم ناوچەیە کردووە و لە ڕووی ئەرکۆلۆجیەوە شوێنەوارەکان چیمان پێڵێن؟ پێمان ئەڵێن ئەو کاتەی بەر لە زیاتر لە 2000 ساڵ و 2500 ساڵ لەم شوێنە بۆ 3500 ساڵیش لەبرێکە مستەشرقەکان زیاتر ڕۆژەڵات ناسەکان باسی 5000 ساڵ و 3500 ساڵمان بۆکەن. گریمانەیە کەمە داهێن کەمترینان کە 3000 ساڵە کە خەڵکی ئەم شوێنە هەمان بە ئێمە درێژە پێدەری ئەو خەڵکەین. لەبەرێکە هەموو هەڵقۆڵراوەکان پەیکەری وردی تەمبور بەدەسن و نیشانەکان کە هیمای ئەوەن کە ئەو دابوونەریتی ئەمڕۆ ئێمە جێبەجێ ئەەکەین ئەوان کوردویانە. دێمە لای ئەوەی کۆ ئێمە باوەڕی و هەموو باوەڕێکیش بۆ خۆی کۆمەڵی بنەمای هەیە. یەکێک لە بنەماکانی ڕۆژۆگرتنە ئێمەش وەکو باوەڕی ئاینی ئیسلامی پیرۆز و کریستانەکان و هەموو باوەڕەکان تەنانەت بەهائی و ئەوەی باوەڕ بێ لەم دنیاە ڕۆژوو هەیە. ڕۆژوگرتنی ئێمەکەوێتە ناوڕاستی زستان کە ناوڕاستی چلەی زستانەکات بە ڕۆژوو ئەبین هەمان شت نان ناخۆین و ئاویش ناخۆینەوە بە ڕۆژ و تاریکانی ئێوارە بە دواوە یعنی تر دوای خۆراوە ئێمە ڕۆژوو ئەشتێنین و دوای ئەوە 3 ڕۆژ بەردەوامە بین لەسەر ڕۆژوگرتنەکەمان. ڕۆژی چوارەمیشمان کە جەژنەکەیە و جەژنیش لای ئێمە ڕۆژێکی پیرۆزە بێگومان، بەڵام ئێمە پێمان خۆشە ڕۆژانی جەژن هیچ شتێک نەکەین تەنانەت لە ماڵی خۆمان نەمێنینەوە بۆ نانی نیوە گرینگە خێزانی زۆر باشە یارسانی کە بێکۆ لەسەر سفرەی خۆیان دانشن. باشە کاک ڕەجەب، ئەکرێ پێم بڵێ کە دۆخی کاکەیەکان ئێستا چۆنە کاتێک ئەم جەژنە دەکەنەوە ئێوە لە چ بارودۆخێکدان لە کەرکووک؟ ئێمە ئەکرێ دوو شتێ لە یەک جای بکەینەوە. ینی بەعام ڕەوشی کورد لەم شارە زۆر خۆش نییە، خراپ نییە و بەڵام خۆشیش نییە. ناتوانین وەسفی خراپ بدەینە پاڵی لەبەرەوە بەعام وڵاتەکە باش نییە، نەک تەنیا سنووری ئێمە ئەومان لەبەر چاو بێکە عێراق بە قۆناغێکی خراپە تێئەپڕێ و ناوچەکەیش بەگشتی و ئەمانەمووی کاردانەوەیە لەسەر تاک لەسەر هاوڵاتی بێگومان ئێمە هاوڵاتین لێرە، بەڵام ڕەوشی ئێمە جیاواز لەوەکانتر ئەوەیە کە ئێمە لە دوای کشانەوەی هێزەکانی پێشمەرگە لە 16 ئۆکتۆبەری 2017 ئاوایەکانمان لە خۆراوای داقووکە کاتە باشووری کەرکووک هیچ هێزێک لەوێ نەمایەوە. نیزگەی 8-9 مانگێک ئەو شوێنە هیچ هێزێکی تیا نەما و خەڵکێکی کەم لەوێمانەوە بەرگریان کرد و خۆیان پاراست، بەڵام بینیمان لەو ماوە کەمەیە خەڵک ڕفێنرا، خەڵک کوژرا، خەڵکی تر ڕفێنرا و چەند کەسێک تیرۆر کران لەوێ جموجۆڵەکاندا ئەشتا ئەستاکە لەو سنووری ئێمە ماوەتەوە. ئەوە بۆ هۆکاریەوەی کە هێزی سەربازی عێراقی دواتر دوای ڕفاندنی کەسایەتی کاکەی و خەڵکی تر لەو سنوورە هەتا ئێستا ئاوارەکانتان نەگەڕاونەتەوە سەرزێدی خۆیان نێردەی نەخێر نەگەڕاونەتەوە، بەڵام ئەم جزئیەتە زۆر گرنگە باسی بکەم کە ئێمە داوامان کرد لە نێردەی نەتەوە یەکگرتووەکان ساڵی 2010 جێگەری سەرۆکی نێردەی نەتەوە یەکگرتووەکان هات بە هۆکاری هاتنی ئەوە ڕۆژە پێش هاتنی ئەو هێزی سەربازی چۆتە ئەوێ و چوونەتە ناو ماڵی خەڵکو و چوونەتە خانووی خەڵکو و قوتابخانە و دوواناوەندی و شوێنانیان کردوتە بارەگا و مەڵگەی ئەسکەری و بۆتە هۆکاری ئەوەی کە ئەوان لەوێ بن قەدەغی هاتو چۆ بسەپێنن بەسەر خەڵکە بە شەوان
سعات شەشی ئێوارە تا شەشی بانی قەدەغیات چۆ بێ کە خەڵک ناتوانێت بچێتەوە لێوێ دووبارە ژیان دەست پێ بکاتەوە لە بک کابراگەر کوشت و کاڵ بکات ئاودێری ئەک بە شەوانیش نەک تەنیا بەڕۆژ و ئەگەر ئاژەڵداریش بکات ناتوانێت دوور بکرێتەوە بە وەنێکە هەندێک سنوور قەدەغە کراوە بۆی کە خەڵک ناکات پێ بە ئاسانی وە لە سنووری ئەمە لە خوارەوەی سنووری ئێمە داعش و پاشماوەی داعشە لە ناو سنووری ئێمە داعش نییە ئەمە هاتوونەتە شوێنەکانی ئێمە چەند جارێک هێزەکان گۆڕان جارێ پۆلیسی اتحاد و جارێ جێشی عێراقی تر بەو شێوەیە تا ئێستاکە بەردەوامە زیاتر ئەوەیە کە چ لایەنێکە کە زیاتر ڕێگریەکە لە گەڕانەوەی ئێوە بەڕێز ڕەجەب دیارە ژووری ئۆپراسیۆنە هاوبەشەکانە پلانێکی وای نییە تۆکمە بۆی کە ئەو سنوورە بپارێزیەک و ناوچەیەکی ئارام دابین بکات ئەوەی ئێستا سیاسەتی ئەمنیە لە عێراقە ئەوەی کە بینین ئەوەیە پاراستنی ڕێگەوبانە واتە دروستکردنی پانتاییەکی تەواوی ئارامیان دروست نەکردو لێش شوێنێکە تەنانەت تەنیا بەس ڕێگەوبانەکانە پارێزن ئەوانە ئەو هێزانی کە هەیە بە سیستەمی ئەمنی عێراقی بۆ خۆی ئێستاکەوەیە لەو شوێنانەی کە تا ئاستێک جم و جۆڵی داعشی تایە کەم تا زۆر باشە ژمارەیەک لە کاکەیەکان لە هەرێمی کوردستانە ژین دەتوانی پێم بڵێ ئێوە وەکو کاکەیەکانی سنووری کەرکووک و ناوچەکانی دیکە هەڵوێستی هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان چۆنە بینن بەرامبەر بە کاکەیەکانی هەرێمی کوردستان ئێمە لە ناکرێت من ئەو بەراوردە بکەم لە بەرەوەی کە من کوردم و ئەو حکوومەتیشە بە حکوومەتی خۆمی ئەزانم خۆم بە خاوەن حکوومەتەکە ئەزانم ڕەنگە من هاو حزب نەبم و ئەندامی هیچ حزبێکیشتە من بەڵام وەکو کەس وەکو تاک من بۆ خۆم ئەو حکوومەتەی هەرێم ڕاستە لە ناو ئیداری هەرێمە نیم بەڵام شانازی ئەەکەم بۆ حکوومەتەوە کە هەیە ئیتر بە چاک و خراپێەوە بەڵام بەشێوە گشتێکی باسەکەم بەرامبەر بە ڕووی پێکەوە ژیان و مەسلەی کەمینەکان حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراق باشترە حەق نییە لەباری ئابووری ئەوە ئەرکی من نییە بەڵام من دێم تەقیمێکەکەمە کوچالاکوانێکی مەدەنی و شارەزا لە بواری کەمینەکانە ئێمە دوو شتی مێژووی گرنگمان هەیە یەکیان بۆ هەموو پێکاتەکان کە یاسایەک دەرچوو یاسای ژمارە 5 ساڵی 2015 تایبەت بە پاراستنی مافی پێکاتایەنی و نەتەوەیەکان دوو ئێمە لە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەیە پەرلەمانی کوردستان ساڵی 2015 لەوێ دانیشتێکی کرد و پێشنیاری ئەوەیە نەکرد ئەنجومەنی پارێزگا هەڵەبجە بێتە پارێزگار و ئەنجومەنی هەبێ لەوێ کاکەیەکانی هەڵەبجەکە ناسراون بە هاوارەکان داوایەکیان ئاڕاستی پەرلەمان کرد لێ ئەداواکەیان پەسەند کرا لەوە دانیشتە کە ئەویش کۆتایەک بۆ باوەڕدارانی ئاینی کاکەی لێ هەبێ لەو ئەنجومەنەوە خۆشبەختانەمە کەسێکمان دیاری کرد بەداخەوە ئەنجومەنەکە دروست نەبووە دەستخۆش زۆر سپاس دەکەم بەڕێز ڕەجەب کاکەی چالاکوان و سەرۆکی ڕێکخراوی میسرا لە کەرکووکەوە زۆر سپاس کە لەگەڵمان بوویت.